مرحبا تلفان شبان هجا این حواله ما بمرأيه پیشو علی پور بری وی ام دخوازن خبر خمگین پیشکه و بکن و مه 14 و مه روژا پنجشنبه بری حواله ما به هات کشتن قاتیامک نو چه بو هون زانن او دمک دریج دولتا ایرانه actually به شيء جمهورية ازید جمهوریت ایران دیسا حوالک ما کشت حواله ما دیسا قاتلیامک نو چکر جبو وی ام دخوازن به بری ویر پیشکشی چکن خوره هم صحبت بکن هم شی حواله خوی برای خوی شهید ام بیرانین بینن چونکه هین نو چه بو و زانن چند پروگرام بریم دیسا سر دولت ایران پروگرام چه کربو اکشلی سر حبس ایران زندان ایران گله که ام خمگینن ترکیه و ایران هر دجی پیش روش قاتلیام خوب پیش دادبن سر کرده دخوازن کرده تو نبون بکن کک پیش رو علی پور تبخیراتی نافری هاتی کرم که تکیه چند سال قنادایی پیشی خو بده ناس کرن دو راجی ام ده به دست ویدیو خوابک و ام به دست صحبت خوابکن کرم که بەڵێ زۆر سپاس کاگمەتین بەڕێز ئەم کاتت باش ڕێز سڵام هەیە بۆ ئێوە بینەرانی میتان برای ژیانی عەلیپور کە بەدەستی ڕژیمی ئیسلامی ئێران تیرۆر کرا من تقریبا 11 ساڵە هاتومە کانادا پێشتر 4 ساڵە لە باکووری تورکیا لەوێ پەنابەر بووم پێشتریش ئەس پێشمەرگێ کۆمەڵە بووم و ئێستا 6 ساڵە هەر ئیش وەک حیزب ئیشی حیزب ناکەم بەڵام ئەس ئەندامێ دەستەی بەڕاوبەراتی ماڵی کوردم لە ئێستا کەکێ نکەمە ئەف 14 مەه ڕۆژە پێنجشەمێ دەولەتە ئیرانێ دیسا لە کوردادا ji kerema xwe em vîdyoa xwe pêşkeş vîdyo pêşkeş bike du rojî em bi dest bi sohbeta xwe bikin بەڵێ هەروەک دەزانن 14 ئۆکتۆبری 2021 واتابەی ئێران 22 مێهرمانگ بەداخەوە ژیان عەلیپور کاسبکارێکی سەرسنوورەوەی کە پێی دەبێژن کۆڵبەر خەریکی کار و کاسبی دەبێت کە بەداخەوە لەلایەن کەسێک بە ناو سەید باقر موسەی بەرپرسی پایەگای بێتوش بە پلانی لە پێشدا ڕێژراو تیرۆر دەکرێت لە پێشدا ئەسپ و حیوانەوی دەکوژن لە بەشچاوی ژیان پاشان ژیان کە ئێعتراز دەکاو دەبێژێ بۆ ئەسپ و ئێستر ئێمە دەکوژن تەقە لەویش دەکەم بەداخەوە گیانی عەزیزی لە دەست دەدا کە ئەمە دەبێتە پێنجشەممە 14 ئۆکتۆبر واتە دەی مانگ و بەداخەوە کارەساتە پێش هات و هاوکات خەڵک بە تووڕەی ناڕەزایەتیەوە کە تەرمەکان دەبردەوە گوندی بێژوێ ئالانی سەردەشت بە تووڕەیەوە ویستیان بچنە نێو پایگای دەوڵەتی ئیرانی لە گوندی بێت تووشەیە کە بە ماشین خەڵکەکە خۆیدا بە دەرگای پایگای بێتوش دەرگایان شکان چوونە ژوورەوە بەڵام دەوڵەتی ئیرانی هێزە سەرکوتکارەکان تەقایان کرد بە کلاشینکۆڤ بە دۆشکا پاشان بە خۆشحاڵی و خۆشبەختانە کەس بریندار نەبوو کەس نەکوژرا خەڵکەکە تەرمەکەی بردەوە بێژوێ پاشان بۆ بیمارستانی شاری سەردەشت و بە هەزاران کەس لە خەڵکی بە ئەمەگ و خەڵکی خۆشەویستی شاری سەردەشت و ئالان و بێژوێ و گوندەکانی دەوروبەری سەردەشت چوونە بیمارستان و ئەمە تووڕەیەکی زۆر قوڵ و بەرین و بەربڵاوی ساز کرد لە نێو خەڵک و ئێستا لە هەموو ئێران و کوردستان هەموو مێدیاکان ئەو مەوزوعیان باز کرد و دەنگدانەوەیەکی زۆری هەبوو و ڕژیمی تێرۆریستی ئیسلامی ئێران محکوم کرا و ئەمن پاشان ئەگەر پێویست بێ دەچمە سەرەوە بۆ ژیان تیرۆر کرا بۆ پلان بۆ داڕێژرا بوو کە ئەمە تەقەیەکی ئاسایی نەبوو کە ئێمە هەموو مانگێ دەبینین کە دەوڵەتی ئیرانی تەقەی لە کۆڵبەرێ دەکا کۆڵبەر دەکوژێ بریندار دەکا گەلێک خەڵک تەماسیان لەگەڵ گرتوون پەیوەندیان گرتووە
بەشێکیان کۆڵبەر بوون بەشێک لە جەستەی خۆیان لە دەستداوە کۆڵبەر پەیوەندی پێوەگرتوم لەسەر جێگای خۆی ناتوانێت تەکان بخوا بنەماڵەی دیکە پەیوەندی پێوەگرتم سەرخۆشی لە من کردووە زۆریان پێ ناخۆش بووە گوتوانە ئێمە زامەکانمان ئازارەکانمان بۆ کولایەوە بۆ زیندوو بۆەوە و گەلێک کەسی دیکە ژن پەیوەندی پێوەگرتم سەرخۆشی کردووە کە مێردەکەی ئەویش وەک ژیان بەدەستی ڕژیمی تەرۆریستی ئیسلامی ئێران کوژراوە چەند ساڵە پێشەوە و زۆر کەسی دیکەی ئاوە و ئەم خەبەرە ناخۆشە هەموو خەڵکی کوردستانی داغدار کرد خەڵکی ئێرانی داغدار کردوە ئەمە لە پێشدا پلانی بۆ داڕێژرا بوو چونگاتی بنەماڵەی ژیان سیاسی بوو ئەوە پلانێک بوو لە پێشدا هەڕەشەی لێکرا بوو ئەو موسەوی سەید باقری موسەی بکوژی ژیان هەڕەشەی لە ژیان کرد بوو و گوتبووی تۆ دەکوژین تۆ دەگرین و دەکوژین پاشان بە خەڵکی مەزناوێ ئەوە خەڵک شاهیدە کە هەڕەشەی لە ژیان کرد بوو گوتبووی دەتکوژین و گوتبووی دەبێ دەریکەن لەو گوندە نەمێنێ ئەویش هۆکارەکەی هەمووی دەگەڕێتە سەر سیاسەتی بنەماڵی و دواتر پلانی بۆ داڕژ بوو کە ژیان بکوژێت و ئەوە بەڵگە و بابەت زۆر لەم بابەتەوە ئێمە لە دەرەوەی وڵاتیش پرۆگراممان بووە و دەبێت کە دواتر ئەگە پرسیارت بوو باسی ئەوە دەکەین کە لە دەرەوەی وڵات چی دەکەین کاگمەتین ببوورە ئەس گوێم لە دەنگی تۆ نەبوو کەرم کە دووبارە پێ لە ڤیدیۆ بکە برا ئەم ڤیدیۆ تەماشە بکەن دوور ئەم سۆحبەتە خۆ بەردەوام بکەن ئێستا ئۆکەیە start the video again yes it's going one by one it's okay no just you start again I have to make it full screen okay just 1 second okay حاضر بووی بێژە حاضر کاک مەتین لە ئەوەڵێ پرسیارە دەکەوێت یا چی play Oh, okay. When I'm talking, this sound should be silent. اوكي كيكي نكا مسألة ام فيربون لإيراني يعني او مسألة كوربر دمك دور ده پیوندی چه دبه گلک سر داخفه لیکس تکاره نابینی چونکه ایران هر دم جبو کرده بکشه بهانه که چکه که مجارک دبینه نکا او مسئله چاوا بو يعني أزانم بري كيكي تجي لحبسي وبعيدام دخواستن عيدام بكرن دورا يشتغل لدني قال لك تشيك بو ميتين شي بو قال لك بيشتا بون شي بو جبو عيدام نبو لي او دم او رابو دم چن مهادا بريتي دكشتن يعني دولة مجرى دولة إيران ومالباتا تا وبكردارة چي نكات چه دخوازي إيران چه دخوازي بكر کاک مەتین هەر وەک باست کرد بەڵێ هوشمەندی برام کە هەر خۆت ئاگداری وە لە میتانی تیڤ یەک دوو پرۆگرامت لەگەڵ من بووە باسم کرد بە کوردی و بە ئینگلیسی ڕوو بە بینەرانی میتانی تیڤ بنەماڵەی ئەمە بنەماڵەیەکی سیاسیە بابێ من هەموو دایە من برای من خوشک و برای من هەموو سیاسی بوون و هەمویان گەلێک ئازاد دراون ئەزیەت بوون زیندانی بوون یعنی ژیانی ئێمە هەمووی وا بووە و ژیانی عەلیپوری براشم پێشتر چەند جار زیندانی کراوە ئازار دراوە گوتویانە تۆ هەڵسوڕانی سیاسیت بووە تۆ شت بڵاو دەکەی بۆ کۆمەڵە بەڵام ئەمە هەمووی درۆ بوو بەڵام لەگەڵ بابم
ساڵی 1970 ئێرانی 13 ساڵ لە زیندانەدا بوو، ژیان شکنجەکرا، ئەزیەتکرا، پاشان بۆ مۆزوعی هوشمەند کە خۆت ئاگداری کە دەوڵەتی ئێرانویستی ئەعدامی کا، بەڵام دواتر بەهۆی ئەو پشتگیریە جیهانی و خۆپیشاندانەکەەوە کە ئەوە نەکرا، فشارێکی زۆر زەختێکی زۆر لەسەر ژیانی چۆن تەنیا برایەکمان بوو لە ئێران مابوو، زەخت و فشاری زۆر لەسەر بوو. دەوڵەتی ئێران گەلێک دەیهویست ئەزیەتی بکە، هەڕەشەی لێ دەکرد، 100 جار بانکێش کراوە، دەیان جار هەڕەشەی لێ کراوە، ژیان بخۆی گوتبووی بە ئیتلاعاتی ئێرانەوە دەگوت بۆ ئێوە چیتان دەوێت لە ئێمە لە گیانی ئێمە لە ماڵەمان دەربەدەر بوون، شەو ڕۆژ بانکێشتی من دەکەم، برای من لە زینداندایە بە دەوڵەتی ئێرانی گوتبووی چیتان لە من دەوێت، ئەگەر لێم نەگەڕن منیش دەڕۆمە دەرەوەی وڵات. فشارێکی زۆری لەسەر بوو. بەرحاڵ بەڵام ئەوان دەوڵەتی ئێران کە ناتوانین هوشمەند ئیعدام بکەن، ئەوە ویستیان تۆڵەی بکەن لە تۆڵە بکەنەوە لە بنەماڵەی ژیان و هوشمەند عەلی پور، و ئەوە بووکە ئەو سەید باقر موسەوی بە پلانی پێشتر کە پلانی بۆ داڕژرا بوو بە هەماهەنگی و هەموو شتێکەوە بەداخەوە ژیانیان تیرۆر کرد. ئیعدامی سەحرایی پێدەبێژین ئێمە لە ئیران و کوردستان، ئیعدامی سەحرایی کرا، تیرۆر کراوە، ئێمە ئەو تیرۆرەمان بە توندی محکوم کرد. هاوکات ئەوەش بڵێم کە ئێمە لە شاری تۆرۆنتۆ 7 ئۆکتۆبر پرسە و سەرخۆشیماندانە لە ماڵی کورد، زۆر سپاسی دۆستانێکی یەکجار زۆر دەکەم، دەیان کەس سەدان کەس هاتن بۆ پرسە و سەرخۆشیەکە و ئێمە زۆر زۆر سپاسی ئەو بەڕێزانە دەکەین کە هاوخەممان بوون. هەروەها لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەش بڵێم کە پرسە و سەرخۆشیەکی یەکجار گەورە بوو بۆ ژیانی عەلی پور بە هەزاران کەس لە چوونە گوندی بێژوێی ئالانی سەردەشت و خەڵک تووڕە و ناڕازی بوون. ئەوە تەنیا سەرخۆشی نەبوو بەڵکو تووڕەی و ناڕزایی خەڵکیش بوو و خەڵکی کوردستان ژیانیان بە ئیخۆیان زانی و گوتیان ژیان کەسی ئێمەیە و تەنیا کەسی ئێوە نییە و هەموو ئەمە ڕوودا و کارەساتێکی دڵتەزێن و جەرگبڕ بوو. بۆیە چووە ئەو خەمە تاڵ و ناخۆشە چووە نێو ماڵی هەموو خەڵکی کوردستان، زۆربەی خەڵکی ئێران، زۆربەی میدیاکانی ئێران و هەموو میدیاکانی کوردستان باسییان لەو مۆزوع کرد ئەو تراژدیان و ئەمە سیمبولی جنایەتی کۆڵبەرانی سەرسنوور و کرێکارانی سەرسنوور و خەڵکی کوردستان بوو کە ژیان ئاوا تیرۆر کراوە بە توندترین شێوە ئیدانە و ڕسوا و شەرمەزار کراوە. ئێمە هەر لێرەوە جێ خۆیەتی بە هەر لێرستاوە جارێکتر دەستخۆشی لە خەڵکی ئازادی خوازی کوردستان کەم بۆ ئەو هاوخەمیە گەوریان کە لەگەڵ ئێمەیان دەربڕ، ئێمە قەت لە یادمان ناچێوە ئەو هاوخەمی و ئەو پشگیریانە ئەوە ئێمە خوێنی بەناحەق ڕژاوی ژیان دەکەینە هەوێنی یەکڕێزی و یەکگرتووی خەڵکی ئازادی خوازی کوردستان دژ بە بەکوژانی ژیان و دژ بە ڕژیمی ئیسلامی ئێران و هیوادار لە دوا ڕۆژی کوردستان ئەو فرمێسکانەی کە هەزاران فرمێسکە بۆ ژیان ڕژا ببێتە فرمێسکی شادی و خۆشی ڕوخانی ڕژیمی ئیسلامی ئێران و ئازادی کوردستان. بەڵێ کاگمەتین فەرموو. کەکێنەکە تەنێ ئیران سەر سنووری کوردا قات ناکە. ئیستا ئیمرۆ لە باشوورێ کوردستان سەر قاتیاما کورد ئیرانیش تورکیش سەر قاتیاما کورد دەکێ و یەک و بەیەک پێشە ڕۆژێ دەژی دەما بەرێ دەژی نێزیکا 2 ساڵ 3 ساڵێ ئیستخباراتە تورکیە و ئیرانێ لە باشوورێ کوردستان نەجەست ji بۆ کەلبۆرە ئێدناژی یانێ کوردێ سیاسەتمەدار، کوردێ نۆرمال، کوردێ ئینسان گوند هەموو قاتلیام دەکە. ئەو دەولەتە باشوورێ کوردستان ئەو چ دەبێن چ دەکەن، پۆلتیکا باشوورێ کوردستان چێکە چێ نییە بۆمان بێژە. بەڵێ هەروەک خۆت گوتت کاک مەتین، ئەمە مێژووی خوێناوی خەڵکی کورد هەروە بۆ بەداخۆ لە 100 ساڵی ڕابردوو بگرە 100 ساڵی زیاتر هەتا ئێستا. ئەوە لە باشووری کوردستان پێشتر دیمان سەدام حوسێنی دیکتاتۆر و ئێستاش داگیرکەرانی کوردستان لە هەموو شوێنێکەوە خوازیارن کە شتێک بەناو ئەقلیمی کوردستانیان حکوومەتی هەرێم نەمێنێت. لە ئێران، تورکیە، داگیرکەرانی کوردستان، ئیسلامیەکان، داعش ئەو ڕەوتە توندڕەوە ئیسلامیەکان و ڕژیمی ئیسلامی ئێران و دەوڵەتی تورکیە وەکێک کورد دەکوژن. چاو لە باکووری کوردستان کە دەوڵەتی تورکیە چۆن خەڵک دەکوژێ، خەڵک زیندانی دەکا، هەموو شتێک قەدەغەکراوە. نەتەنیا ڕێبەرانی سیاسی لە زینداندان ساڵیانەکە بەڵکو ئینجیۆکان، کەسایەتیەکان، ئێمەوە هێدەپە هەیە، حزبی هێدەپە بۆ نمونونەکەەوە ڕێکخراوەیەکی مەدەنیە، بڕوە هەمویان لە زینداندان، خەڵک لێ دەدەن، خەڵک ئەشکەنجە دەدەن. لە ئێران بە هەمان شێوە ڕژیمی ئیسلامی ئێران تەنیا لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر سنوور
دەستێوەردان ناکە. ڕژیمی ئیسلامی ئێران لەگەڵەوەی کە لەسەر سنوور خەڵکی کورد دەکوژێت وەکی دیکەش خەڵک دەگرێت، خەڵک شکنجە دەدا، خەڵک ئیعدام دەکات، دەستێوەردان دەدا لە باشووری کوردستان. پێی خۆشە هەموو کات باشووری کوردستانیش نائەمن بێ، سیخۆڕی دەنێڕێ بۆ ئەوێ کاری تێرۆریستی دەکات. حکوومەتی هەرێم دیارە بەداخەوە زۆر جار هەڵوێستەکانی کز و لاواز بوون، بەڵام خۆ زۆربەی خەڵک زۆر دەناسم پێشمەرگە بەرپرسی بڵێن حیزبەکانی باشوور حکوومەتی هەرێم بۆ لە ناخی دڵیانە ئەوان لە ئێمە تووڕەترن لە ڕژیمی ئیسلامی ئێران، بەڵام بەداخەوە کورد پشتگیریەکی پشتیوانێکی نێودەوڵەتی نییە. یعنی چەندین جار سەر سنوورەکانی باشووری کوردستان تۆپباران کراوە لەلایەن ڕژیمی ئیسلامی ئێران، لەلایەن دەوڵەتی تورکیەوە. کورد بەداخەوە بێکەسە لەم بابەتەوە. ئەی بۆ وڵاتێکی وەک ئیسرائیل ئەوانە ئەگە فیشەکێک بەقێ ڕوو بە خەڵکەکەی هەموو دنیا دێتە سەرخەت و ئەوەی بۆ دەکات. بەداخەوە کورد لەوەدا دەبێت سیاسەتەکەی بەرحاڵ کێشەی هەبووە زۆر جار بەداخەوە بازیشیاندا بە ڕژیمی ئیسلامی ئێران. یعنی ئێمە تێدەگەین پەیوەندی اقتصادی و ئابووری و سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ڕژیمی ئیسلامی ئێران، بەڵام نەتا ئەو ڕادێشی تر ڕژیمی ئیسلامی ئێران پێی وابێ هەرێمی کوردستان مڵک و ماڵی ئەوە، ئەمانە دیکتاتۆرن، بۆیە خەڵکەکەی باشووری کوردستانیش زۆری خۆشیان لە دەوڵەتی تورکیا، نە لە دەوڵەتی تورکیا، نە لە دەوڵەتی ئێران. ئەوەیە کە ئەوان دەستێوەردان دەدەن، بەڵام گرینگە کە خەڵک و ڕێکخراوەکان، ڕێکخراوەی ژنان، ڕێکخراوە مەدەنیەکان، مامۆستایان و گەلێک بەگشتی حکوومەتی هەرێم ئەوە UN لەوێ باشکاتی لێ بکەن. هەتا ئێستا شکایەتیان لە دەستڕێژەکانی تورکیا و ئێران نەکردووە. بۆ ڕۆژ تاوەرە سەر سنوور تۆپباران دەکەن، زۆر جاران گەلێک جاران گوندەکانیان وێران کردووە. باشە بۆ شکایەت ناکرێت لەو دەوڵەتە داگیرکەرە؟ ئەوەیە کە ئەوانە بەردەوامە و ئیتر ئەوەی تریشی کە خۆمان نەزانین ئەوە 43 ساڵە لەسەر دەسەڵاتە ڕژیمی ئیسلامی ئێران، بەڵام بەردەوام لە بکوژی خەڵک دەستی نەپاراستەوە و هەر بۆیە لەلایەن ئێمە ئەمە ئیدانە و ڕسوا و شەرمەزاری دەکەین و ئەگە بێمە سەر بابەتی ژیانیش ئەوە دواتر ئەگەر پرسیارت هەبێیان ئەوە حتمما ئاماژە بۆش دەکەم کە ئێمە لە دەرەوەی وڵات ئێمە دەمان هەوێت بە شێوەیەکی ئینتەرناشۆنال، بە شێوەیەکی سکاڵامان دەربڕیوە بۆ تیرۆری ژیانی عەلیپور لە کۆمەڵگەینەوەی دەوڵەتی ئێمە. ئەو حوتوەک ڕۆژی هەینی واتە فرایدەی 22 ئۆکتۆبر بۆ یا بە مانگی ئێران 30 مێهرمانگ ئێمە کۆبوونەوەیەک میتینگێکی گەورەی زوومان هەبوو بە ناوی بۆ یاد ڕێزگرتن لە یادی ژیانی عەلیپور و بۆ شکایەت و سکاڵای بنەماڵەی ژیانی عەلیپور لە کۆمەڵگای نێودەوڵەتی، کە لەو میتینگەدا جێ خۆیەتی ئاماژە بەوە بکەم کەسایەتیەکان، حیزبەکان، ئەندام پاڕلەمانی کانادا و لە ئوروپاش ئەوانەی کە بەرپرسن بۆ لێکۆڵینەوە لە تاوانەکانی ڕژیمی ئیسلامی ئێران وەک زیندانیان سیاسی کەسایەتیەکی ناسراون لە ئاستێکی نێودەوڵەتیدا کورد و ئێرانیەوانە بەشدار بوون ئەو تاوانەی ڕژیمی ئیسلامی ئێرانیان ئیدانە و ڕسوا و شەرمەزار کرد، تیرۆری ژیانیان محکوم کرد و لەوێدا گەلێک هاوخەمی خۆیان دەربڕیوە. ئەوانیش گوتیان ئێمە کار و پرۆگراممان دەبێت و ڕۆژێکی جیهانی بانگەوازی بۆ دەکەین کە لە هەموو ئوروپا و کانادا ئەوە خۆپیشاندان بکرێ و ئەم تیرۆرە ژیانی عەلیپور محکوم بکرێن. و هەر لێرەشدا ئەوە بڵێم هەر لەو میتینگەدا بە فەرمی ڕاگەیانرا کە ڕۆژی 14 ئۆکتۆبر واتە 22 مێهرمانگ ناو لێ بنێرێ ڕۆژی ژیانی عەلیپور، کە ڕۆژی کۆڵبەر ئەو نێوەشیان بۆ پەسەند کرد، گوتیان ئەو ڕۆژەش نێو لێدەنین کە لە ئێران و کوردستانەوە بەوە بەناوبانگ بۆ یادی خاتراتی ژیان و ئەو تاوانەیە کە ڕژیمی ئیسلامی ئێران کردی، ئەو ڕۆژەش بە ناوی ژیانی عەلیپور نێو لێدەنێرێ بۆ یادێک لە کۆڵبەران ئەوانەی کە گیانیان بەخت کرد و ئەوانش کە ڕۆژانە دەدرێنە بەر تەقەی هێزەکانی ڕژیم و پرۆگرامی دیکەش زۆر بەڕێوە دەبێت و هەروەها خەڵکی کوردستانیش ئەوە بڵێن کە ژیانیان ناو لێنا شەهیدی ڕێگای نان و ئازادی و ژیان ئێستا یادگاریەکانی بیرەوەریەکانی ئەوەی کە ئەو کارە ساتێ بەسەر ژیان داهات ئێستا لە نێو ماڵی هەموو خەڵکی کوردستان و زۆربەی خەڵکی ئێران و ئێستاش کە ئەم پرۆژە و هینە بەڕێوە دەچێت کەمپینە بۆ ئیدانەکردنی ئەو تیرۆرە بۆ ڕسواکردنی ڕژیمی ئیسلامی ئێران بۆ مەحکەمە و سزادانی بکوژەکەی ژیان و بکوژی هەموو کۆڵبەران ئەو کەمپینە دەستی پێکردووە و بە فەرمی بەو حکومەوە ئەو جار یاد دەکرێتەوە لە کۆڵبەران، ئەو جار ڕێکخراوە ناو لێدەنێرێ بۆ ناوی کۆڵبەران بەرحاڵ وەک چۆن زیندانیانی سیاسی لە دەرەوەی وڵات هەیە بۆ کۆڵبەرانیش ئەو پرۆژەیە بەڕێوە دەچێت و ئەویش سیمبولی هەموو تاوان و جنایەتەکانی ڕژیمی ئیسلامی ئێران ژیان بوو و ئەو ڕۆژەشیان بەناو ژیان ناودێر کرد.
ئیستا تشتێک یان تشتێک دەهەیە لەکاو کۆلبەر ئەس بێژم چ تینن لە ئیرانە لە کوردستانە چ تینن چ چیک دکن بەڵێ کۆلبەر ڕۆن دێنێ قەند دێنێ چای دێنێ برنج دێنێ شەکر دێنێ ئەوانە دێنێ کۆلبەر خۆ کاکمەتین ئێمە لە کانادا دەژین ئەو شتا هەر کەس کۆلبەری ناکە بە قانونی بەوەش کەس نایکە یعنی ئێمە کاری مرۆڤ و بەشەر نییە خەڵکی لای ئێمە لە لام ڕژیمی ئیسلامی ئێران کوردستان لە دواکەوتوی ڕاژیرا لە بواری ئابووری و فەرهەنگی و خزمەت و پێداویستیەکان و ئەمە سیاسەتێکی زۆر وشارانەی ڕژیمی فاشیستی ئیسلامی ئێرانە دژ بە خەڵکی کوردستان بۆیە خەڵک ناسارن ڕووبکەنە سەر سنوورەکان کۆڵبەری بکەن کاروان بکەن بە وەڵاغ بار بێن و ببەن ژیان نمونەی ئەو قوربانیان نەبوو ئەو کەسانە بوو کە هەم هاوکات کۆڵبەریشی دەکرد و بە ئەسپ و وەڵاغ شتەش باری دێنا و دەبرد و ئەمانە هەموو ڕۆژێ مەرگیان بە چای خۆیان دەدی گەلێک جاران ژیان دەمگوت ژیان مەیکە و کارە زۆر مەترسیدارە دەیگوت چار نییە هەموو خەڵک ڕێگا چارە نەماوە کار و کاسبی نەماوە و هەموو جارێ مەرگی خۆیان لە پێش چاو بوو ئەمانە بە خوێن و ئارەقی خۆیان نانی مناڵەکانیان پەیدا دەکرد بەڵام ڕژیمی ئیسلامی ئەوەشیان پێڕەوە نابینی و دەیان کوژێ و ئەگەر شتێک نای لێ بنێن قاچاق ئەوەی ڕژیمی ئیسلامی خەڵک لەسەر ئەوانە دەکوژێەوە تەنان با بڵین لەسەر مەشروب ئەلکۆهۆڵ بیرە نازام ئەو شتانە لێرە ئازادە لە وڵاتانە خەڵک دەچێت لە دوکان دەیکرە و دێنێ ئەمانە ئەڵەن حرامە و دەیکوژن ئەو خەڵکە ئاوا دەکوژن و خەڵک ئەگە باری چاو قەند و برنج و ڕۆنیش بێنێ هەروە دەزان مەشروب و تەقان لێ دەکەن کاری ئەم بۆ نییە و خەڵکیان لە برسێتی و هەژاریدا ڕاگرت و خەڵکیش بۆ بژیوی ژیانی خۆیان و مناڵەکانیان ناچارن ئەو ڕێگا پرۆمەترسیدارە هەڵبژێرن کاگمەتین ئەس من دەنگی تۆ نابیستم پێما بە میوتی ئەمە پرۆگرامێک دژی بتەرەچێکن بە ئینگلیزی هەفتا پێشیە هەنێک دێ ئەم دەخوازن ئەو ڤیدیۆ کە دەستێتە لە هەییژی ئەم بدن پێشکەشکردن گەرەکیان پرۆگرام ئەوان هەنێک دەگەشت بکرد دیسا دووارێ تەکنیکی دە پرۆبلەمێمە هەیە ئەم بڕاستیش ئەم نکان کەس ئالیکاریە مە نەکرد ji bo wî jî em bixwe jî heta bi ser bikevin ser alî teknîkarî di wa kêmasî di me de çê dibe ama ez bi rastî em gelek xemgînin em zû de te li vir nas dikin di her mitîngê de meşê de jî em te dibînin tu hevalê xwe tên hûn malbatek welatparêzin em lêborîna xwe dixwazin em gelek jî xemgînin gelek spasa dikim dixwazim gelek spasiya te bikim tekelî programê me bû ama di dema pêşî de em dixwazin programê hîn baş çê bikin ji bo rejîma îran faşîst e em zanin navê wî îslamiyet e lê bixwe êzîd dewletek êzîdê dewletek wek Tirkî dewletek tecawuzkir e qatiyamger e xûn mij e ji bo wî gerekî gelê me gelê Kurdistanê baz zanibike li her çar perçê Kurdistanê rejîma kolonyalîst ji bo Kurda ti ferq nake ti ferq tîn nîne yani li her qatiyamayî li her ciyê Kurdistan li her ciyê li her axê li her gundê Kurdistan qatiyamake ye lê nika ev sosyal medya baş pêş de çû ki em kanin li her çar perçê Kurdistanê nûçe û xebera bigirin bigêjin gelê me di dema programa dawî de tu dixwaze çi ji me re be ji me re jê çimanevanan ve jê بەڵێ کاکمەتین زۆر سپاس دەکەم بۆ زەحمەتەکانی ئێوە وەک میتانی تیوی من بەسەر چاو حتمەن بۆ پرۆگرامەکە بە زمانی ئینگلیسی بۆ پرۆگرامی داهاتوو هەر سەبارەت بە مۆزوعی کوژران و تیرۆری ژیانی عەلیپور و ئیعدامی سەحرای ژیان عەلیپور ئەمن ڕەسم و عەکس و ڤیدیۆکانتان بۆ دەنێرم و هەروەها زۆر سپاس دەکەم بۆ هاوخەمی ئێوەی بەڕێزان ئێوە وەک میتانی تیوی بۆ کەمپینی وشمەندی عەلیپور ژنەنگی ئێمە بڵاو کردەوە و پێم باشە ئەوەش ئاگدار بی کاکمەتین کە دیارە زۆربەی بینەرەکانتان بە زمانی کرمانجی و خەڵکی باکوور و ڕۆژئاوا و ئەوان و ئێمە شتێکی
چوارپارچەی کوردستانمان دەوێ ئەوە مۆزوعی ژیان تەقیوەتەوە وەک کەمپینێک بەڕێوە دەچێ و ئێمە دەیکەینە ئەمە دەبینە دەنگی هەمووی ئەوانش هەمووی ئەو کەسانش خەڵکی کوردستان و کرێکارانی سەرسنوور و ئەوانەی کە وەک ژیان بە ناحەق خوێنیان ڕژا ئەلبەتە ئەوەی ژیان جیاوازتر بوو سیاسی بوو بە پلانی لە پێشدا ڕژراوتر بوو بەڵام ئەو خوێنانەی کە بە ناحەق ڕژان ئەو خوێنانەی ئەو خەڵکەی کە خوێنیان لە بێکەسیە بە ناحەق ڕژا و کەسیان نەبوو دەنگیان بگەینە بە ناوەندەکانی جیهان ئێمە خوێنی بە ناحەق ڕژاوی ژیان دەکەینە سەرەتا یەکەم هەوێنی یەکگرتووی خەڵکی ئازادی خواز دژ بە جاژیرکەرانی کوردستان و دژ بە ڕژیمی ئیسلامی ئێران و هاوکات ئێمە بە ناوەندەکانی جیهان هەر چۆن کە ڕامانگەاند و ئەیڵێنەوە کە ئەمانە چ تاوان هەیەکیان کردو چۆنیان خەڵکی کوردستان کوشتووە و ئەم کەمپینە بەڕێوەیە و ئەم مۆزوعی ژیان ئێمە لە داهاتوودا ڕۆژێکی ئینتەرناشۆنال ڕۆژێکی جیهانی دیاری دەکرێت بۆ ڕێزگرتن لە یادی ژیانی عەلیپوری عەزیز و خۆشەویستمان و بۆ ئیدانە و ڕسواکردنی ڕژیمی ئیسلامی ئێران و بکوژانی ژیان و ئێمە گرنگە کە دەنگی چوارپارچەی کوردستان هاودەنگ بین بە هەمومانەوە ئەو تیرۆرە ڕسوا و شەرمەزار بکەین ببنە دەنگی ژیانی عەلیپور و ژیانەکانی دیکە کە بەدەست ڕژیمی ئیسلامی ئێران کوژان و هەروەها ئێمە لە تۆرۆنتۆ کاناداش حتمما ئەگە پرۆگرام و بەرنامەمان دەبێت ئەگە هەر شتێک بوو ئەمە پێمان باشە کە کوردیش کۆمینیتی کوردانی دانیشتووی ئێرە کە ئێمە دۆستانمان حزب ڕێکخراوەکان بە چەک و کۆمۆنیست و حزب کوردیەکان کەسایەتە کوردیەکان و ڕێکخراوە کوردیەکان و ماڵی کوردوانە پشتگیریان کردووە لە بنەماڵی ژیانی عەلیپور ئەگە خۆپیشاندانێک شتێک و هەر لێرەوە داوا لە ئێوە و لە بینەرانتان دەکەن کە حتمما لەگەڵمان بن بەشدار بن جارێکتر سپاس دەکەم ئەگە پرسیارێک ماوە لە خزمەتدام دەنا کاتت زۆر ناگرم گەلێک سپاس دەکەم بمینێ ڕۆژە خۆش دەکەکەی زۆر سپاس کاگمەتینی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی میتانی تیڤی و کاتستاتێکی سپاس خۆش هەواڵێ هێجا ئیرۆژی پرۆگرام ئەم هات داویە پرۆگراما خۆ براستیژی یە وەختام دەبێت مەسەلە تەکنیکی ئەمە هەیە مەسەلە پرۆبلەمێمە هەیە بەلکی ئەم تم و تم دووبارە دەکەن ئەمە ئەم دەخوازن خۆرتێ هێژە خۆرتێ دەلال ئێکی دووارێ تەکنیکێ دەکانێت بە ئالیکاری ئەمە بکەین کەرەمکن میتانی تیوی بانگ و دەنگێ هەر چەرپارچێ کوردستانێ ژیاناویژی بە کوردستان ڕێیە بگەلێ کوردستان ڕێیە بێ کورد و کوردستانی تشک و ئارمانج و فکرێک ویتونە ji bo me yekîtî کوردستانی و براتی ئەم بمینن di demekî xweş te em dixwazin hûn di YouTubeê de jî پرۆگرامە منە پێش تاقیب بکن bi kerema xwe jê hez bikin û bela bikin yani em dixwazin dengê me her Kurdistanê her parçeyê Kurdistanê gelêk ronêkbûrê hêja li her parçeyê Kurdistanê bigîjîn me em bibin dengê dinyayê bi navê Kurd û Kurdistanî gelek spas bimînin di dema xweş te